من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینێران و بیسەرانی بەڕێز. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار تەمەنی پێداینەوە لە خزمەتی هەژاران و نەداران بەوێ ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەمانەوەی لە ئەڵقەی ئەم جارەماندا گوزەرێک بەناو شاری سلێمانیدا بکەین و لەوێ تەقە بین لە دەرگای ماڵێکی هەژاری بێ باوکی بێناز بۆ ئەوی بە هەمومان بتوانین ببینە فریاد ڕەس و ناهەمواری و ناخۆشی و فرمێسک و ناڕەحەتەکانی ژانیان بۆ سوک بکەین. ئومێد دەکەین چەند ساتێک دڵە میهرەبانەکانتان ببەخشن لە ئەڵقەی ئەم جارەدا بۆ ئەوەی بزانین ئەم ماڵە هەژار و بێباوکە چیان پێویستە و چەندین ساڵە چۆن ژیان بەسەر دەبەن و لەمە بەدوا نێرین لەوە بێناستر بن. چەند ساتێک لەگەڵمانە بن. دانیشتووی شاری سلێمانی لە گەڕێکی خەباتین. من پیاوەکەم نەماوە باوکی ئەم سێ مناڵم بۆ وەفاتی کردو عەربانەیەکی لەفەی پێ بۆ لەبەر خستەخانەکەی خەبات لەفەی فرۆشتووە. ئێمە هەروە ڕۆشتین دوومانە ئیشەڵڵا خوای گەورەی ڕۆژێ بێ ئێمەش لەم فەقیر و نەداریە ڕزگارەکە. ئیتر پیاوەکەم هەر ئیمانی وا بۆ خۆشم هەر ئیمانمان وا بووە بۆ بەڵام ئێستا ئێمە نەبوونی زۆریتان پێ هەڵچنیوین. باوکی مناڵەکانم نەما عەربانەکەی گیرا لە ژێر پردەکە. ئیتر باوکی مناڵەکان خەفەتی زۆر خوای چەڵدر نەیان لەبەر ئەوە ئیتر کە گیرا زۆر هاتەوانێ دووسێ جار چوو بۆ لای ئەو پیاوە کە عەربانە ئەگرێ. ئیتر پیاوەکە پێیوتە بۆ عەربانەکە ڕۆشتە بۆ تانزەرۆ نادەینەوانێ لەبەرەوە هیچ دەسەڵاتێک نییە بدەینەوە. ئیتر کە هاتەوانێ دووسێ ڕۆژ هەر لە ناو جێگایە بوو لەرزشتی لێ هاو. ئیتر منیش بتم خوا گەورەیە تۆ بۆچی هاواکەوتی ئینجا من وا ساڵە 2 ساڵە کرێ خانومان نەیاوە ئەوەش نەما 1-2 پێ پێیا کرد چی بکەم. ئێستا وتم خوا گەورەیە تۆ ناڵی ژیانی پێغەمبەرەکان چۆن بووە ئێمەش ئاوا بین. خوا لە هەموو کەس گەورەترە کەچێتر ئەوێ نەبرد وردە لە قاسکە و ئیتر ئەو زایمان هابردی بۆ خەستەخانە. ئیتر ڕۆی بۆ خانە دووشە لە خەستەخانە مایوانێ دوایی وەفاتی کرد لە خەستەخانە. ئێمەش پێمان نەزانی بوو بردومیانە ماڵی ئێوەرەکەم. ئیتر شەودرانانیە هاتن بە دوامانە وتیانە ماڵی ئێوەرەکەمە لێ قێڵەوشتمان بۆ دانا کە گاتێت سەیرەکەین مردووە قەت بیرم ناچێتەوانێ لەبەرەوەی ئێمە هیچ توانە دەسەڵاتێکمان نەبوو ئەوەی ئەو پێویستی بوو بۆی دابین بکەین لە فەقیرە لە نەبوونیاڕۆ. ئێستا ئێمە لەگەڵ مناڵانە
هیچ نورێکی چاومان نییە، هیچ ڕۆناکیەک و ترسکایەکمان نییە. چاومان لە دەستی بەسڵمانان و خێرخوازانە. 2 ساڵیشتە ئەم ماڵەی کە تیای ماڵێکی هەتیوە، ئێمە کرێمان نەیاوەتێ، هەتێ ئەی ژۆک و من ئەڵێ ئەی من چی بکەم، یان وەم چۆڵکەن یان بڕۆم، ئێمەش ڕووکەینەکوێ هیچ شوێنێشک نابین لەگەڵم مناڵانە بچین بۆ کوێ. دا لە دەوڵەمەندانی شاری سلێمانیەکەم کە هی هەموو شارەکان کە یارمەتیمان بن، لەبەرەوە ئێمە نە مەعاشمان نەیە، نە پوول، نە پارە، نە هیچ شتێ. چی بکەم؟ هیچ دەسەڵاتێکمان نییە. دوای وەفاتی هاوسەرت ژیانتان چی بەسەر هات؟ ئەو تۆ سۆزەی ئیشێکرد ئەوەش نەما ئەی موچەیە هیچمان نییە، نە موچەمانەیە، نە هاوکاریمانەیە، ئەوەی خەڵک خێرمان پێ نەکەوە هین بێ هیچمان نییە، هیچ شتێ چاوەڕێی دەستی هاوکاری خێرخوازانین. من تەنانەت بەوە شکور بم بچم لەسەر جادە شت هەڵگرمەوە بەس هاوسەرەکەم بمێنێ لەگەڵمان نابێ. خوای چەنانە خۆم ڕم کردە مزگەوتی گەورە وتم خوای گیان دوعاکەم ڕەت مەکەرەوە، پیاکەم چاک بێتەوە بۆ مناڵە بچکۆلەمی عەتاکە. ئێستا ئەو ڕۆژە باوکی خۆم وتی ئێم بۆ ئێرە ئێوارە بوو، مناڵەکەم هەڵە پەڕا داپەڕا، ئەی باوکم یێتەوە، باوکم یێتەوە. 1 سەعات دوای دڵی کەس بوو، کەس دیار نەبوو، بوو دڵی پڕ بۆتی باوکی من مردووە کە هەر باوکم دیار نەبوو پێ. هیچ ئەم مناڵانە هیچ ئەمەنێکیانم نەماوە. ئەوەم کە ئەگری ئەڵێت باوە تووخوا 1 دەقە وەرە 1 دۆز 1 سات زۆر قورسە. ئێمە هیچمان دروستکای لە ژیانمانان نییە. منەوێ لێرەوە پێت بڵێم ئەی کەسێک کە مناڵەکانت خۆشەوێ و هەمیشە بە نازی باوکایەتیەوە لە ئامێزیانەگری، حەسرەتی منیش هەست پێ بکە بۆ باوکم کە منیش چەند تا مزڕی ئامێزێکی باوکمم. چۆن لە خۆشبەختی مناڵانی هاوڕێمدا بە کەساسیدا ئەنیشم، چۆن هەموو شەوێ باوکم لە خەوما بدێ بۆ لام و فرمێسکەکانم مەسڕێ و پێڵاوەکەی بۆ منە و بوو کە شوشەکەی بۆ خوشەکەم کڕیوە. جاروا بۆ بە 250 نەبوو بێنێ، زەحمەتەکانی ژیان ناخۆشە. یاروەڵا ئەمە گەورەکەیان ناڵێ من کاسمە بمتم خوا لێیان نەسێنێ، خوا پێیان بە جوان بینێ لێمیان باوکیانەدا من نیمە خەمی پێپارە پولەیەکە لە لاوە بۆ ڕۆژانە تۆ 250 پێ نادەی بۆ قوتابخانە بچن؟ نەوەڵا نەبووە نەمیانێتێ. ئەرچی خێرخوا دەستمان نەگرێ نییە، لەبەرەوە ئێمە هیچ موچەیەکمان نییە. ئێمە ئەوە خۆتان بینیوتانە بە چاوی خۆتان دەتوانن تەسویرە یەکەم جار لێبنەوە. ئێمە هیچمان نەبوو، تەنها حەسیرێکمان هەبوو لەسەری دانیشت بوون، هیچی ترمان نەبوو، هیچ دەستی خێرخوازان خۆش بێمانیان بۆ نین و تەواخوانەی برە خوار سەمپیاکە. تاقیکردنەوەکانی ژیان زۆر پێویستە بۆ ئینسان، هەموو ئینسانت تاسێ نە فەقیرە بێ نەهەژە نە دەوڵەمەندیشە بێ. باوکمان نەماوە، کەس نییە ئیشمان بۆکە، ماحشمان نییە، سێحەماڵەکردنمانەکە، کرێخانمان بوو نادرێت و داواکەم لە خێرخوازە خانوویەکمان بۆکەن لە کرێچی ڕزگارمان بێت. سەختترین ساتە وەختەکانی ژیانی ئەم خانەوادەیە ئەو کاتەیە کە لە نێو 4 دیواری بێڕۆح و دارە ڕای وشک هەڵاتوودا دەیبەنە سەر. لەوەش سەختتر ئەوەیە کە هیچ ئومێد و ئاسۆیەکی شک نەبن جگە لەخوا. بەنێو ماڵە سارد و سڕەکەدا بڕوانێ و دڵۆب خەم بڕژێنێتە نێو ڕۆحت و جگە لە دابارینی فرمێز هیچ چارەیەکی دیکەت نەبێت. ئەو ڕۆژێک کە باوکیان وەفاتی کردووە، ئەو ڕۆژە زۆر بەلامەوە
لە هەموو ڕۆژەکانی ژیانم زۆر زۆر ناخۆشتر بووە. چەندێ سەختیم لە ژیان چەشتی بێ قەت هەستم پێ نەکردووە، بەڵام ئەو ڕۆژێک کە باوکیان ڕۆی زۆرم هەست بە ناخۆشی کردووە. تەمەنام کردوشە دڵگرمەوە بەس باوکیان لە ناویان نابێ ئەگەر چوە پوشێکیش وایە قەت تەمەنام نەکردو تیامانان نەبێ، لەبەرەوەی ئەمان هەر نازیان بووە. ئێستا بێ نازن هەر تروسکایەکیان بۆیان ڕۆژێ ڕۆژان باوکمانە لە سێ دەسەر پێ پارەمان بۆ پیاکە. ئێمە چەند جار کرێخانومان نەیەوە لە چەند شوێنە کرێخانومان نەیەوە، بەڵام باوکیان کە 1200 دەستکەوتە ئازا پەردی خەرجەکەی یا پێیان ڕایانەکرد دڵیان خۆشە بوو ئەیان یا بەشت ئەیان خوارد. ئەوە زۆر زۆر بوو بۆیان قەت تەمەنام نەکردووە. ناخۆشترین ڕۆژ ئەگەر چەندێ ژیانم تا بێ تەمەنام کردو باوکیان چیکێ بێت تیامانابێ. لە وەرزی زستان داین چۆن ئەو چەند ماگەتان بەڕێ کرد بۆ سەرما سۆڵە نەوت و وەڵا ئیتر دەستی خەرخوازان خۆش بێ ئەهاری کاریان کردبین نەوتمان هەبوو بێ دامان دیسان نەش بوو بێ بەخۆ دامان نەگیرسان و بەتانیوانیاوە بە خۆمانە لە جیاتی نەوت چی دەسەڵات نییە. یەک جار چمەتە ماڵێ بۆی لەری تیا بوون بۆی لەرمان هەر نەبووە ئاخ مەڵ نەکێشاوە، چونکە هەروتومە ژیانی پیاغەمبەرەکان پێش ژیانی ئەمەیە، سێری ژیانی ئەوانمان کردووە. کرێخانەکەمانی 150 بەڵ ڕێزێکت باوکمان بۆ هەر ژیانێکی خۆشمانە بوو. هەر باوکم هەر شتێکی کرد هەر شتێکی پێیان کرد بەس بۆ سەر باوکم نەما ژیانمان تاڵ بووە. چۆن ژیان بەڕێکەکەن ئێستا دوای باوکتان؟ ئەتر ئەوەی خەڵک خێرخوازان مێتیمان بە تر بەوە ژیان بەڕێکی بۆم باسکە چۆن؟ ڕۆژیوا بوو پارەم پێ نییە بەس ڕۆژیوان پارەم پێ. کە پارەت پێ نەبێت لە مەکتەب چێکی؟ هەشکری خوارد. دڵت تەنگ نابێت ناڕەحەت نابی؟ ناڕەحەتە بێ بەس هیچ دەسەڵاتێکم نییە. چیتان بۆ بکەین ئێمە؟ تا ئەتوانن داوای خێرخوازانەکەم خانەیەکمان بۆ دابین بکەن. ئەم سەحەماڵدەیە لەش ئەوەن چکە ماڵی ساڵێک و نیم پارەمانیاوە ئەڵەن هەتا زۆر خەڵکم بۆ چۆڵکەن چکم کرێتان نەداوە؟ بەڵ خۆشیاتیویە ئەم نچیکەم. داواکەم لە خێرخوازان داواکەم لەوانەی خوایە پێیان 100 ئەوەندەی تریان باتێ ئەم مناڵانە وەکو بێنازی باوکیان بوون دەستی یارمەتیان بۆ درێژکەن دڵیان خۆشکەن خوا دڵی ئێوەش خۆشکەن دنیا قیامەتە ئیشەڵڵا شوێنێک بێ بۆمان دابین بکەن لەبەر خاتی خوا و ئەم مناڵە هەتیوانە چونکە ئەمانە هیچیان ناتوانن ئیشکەن هیچ خۆش بەمان وردن چۆن بتوانم چم ئیشکەم گوناحە چۆن جیان بێڵم
بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. بەخاتتان دەکەین بۆ ئەم ماڵە فەقیرە بۆ ماڵە هەژارە ئەم ماڵە من یەکەمینیان پێشەوەی زەواجی بکە هەمنە ناساب و خزم لە هەبلاوە خۆی شووی بەردەگەشتی خوا عەفوی کە خوا لە گوناحی خۆش بێ و ئەم کابرا پاڵی بە عارەبانەوە نا لەفەی ئەفرۆشت تەنها تا هەستا من بیناس من بزانم هەشت خانووی گۆڕیەوە بە شای منەکە لە کرێچیا بووە پیاوێکی کاسی بوو پیاوێکی ڕێکوێ و ئەهلی مزگەوت بوو ئەهلی جومعە و جەماعەت بوو ئەم ناڕۆدانەی بەجێراوە هەتا ئەو مابوو بۆیان ئەمانە محتاج نەبوون پێویستیان بە هیچ کەسە نەبوو یارمەتیان بدە ئێستا ئەوشیان مردووە خوا عەفوی کە خوا لە گوناحی خۆش بێ ئەمانیش هەتی و کەوتون کەس نییە یارمەتیان بە خانوویان نییە کرێچین زۆر فەقیر وەڵاهی من تەنها جار بینیوە تەنها گریانم بۆی هاتووە بۆ پیاوەکە کە پاڵی بۆ عارەبانەوە لەفەی فرۆشتووە ئەمە کاسی بووە یعنی حەد پیاوێکی بە قەناعەت و بە بتەدەین بووە قەناعەتی بڕای بەخوا بووە قەناعەتی بەو ژیانە بۆ کەتیایە بووە داشکردەوە قەت داشکردێکی نەکردووە پیاوە دائما شکری خوای کردووە دائما الحەمدولای خوای کردووە لەبەرەوە کە خوا ئەو ژیانە یاوەتی ئەو مناڵە یاوەتی ئێستا ئەو مناڵە هەتی و کەوتون هەمناڵن مەکتەبیان هەیە کەس نییە یارمەتێکیان بە خۆتازان لەم زروفان مەسەڵ زۆر گرانە بەخوا دەقیەکە دوانی فیان ناکە بیکە معاش فیان ناکە هیچ تەفریان ناکەوێ بەڵام ئێمە داواشان یەکەیت ئەوەی کە دەستی ڕاوی کە هەیەی مسلمانان یارمەتی ئەم ماڵە بدەن بە خانوو بێ یا حەچوونی بێ بەیارمەتی بێ کەمیش بێ هەر باشە بۆ ئەوان پیاوێکی ماڵێکی باش و ڕێک و پێکن وەڵاهی حەچی بۆ ئەوانم کەی بە زیان ناچێ من چەندها ساڵ ئەیان ناسم چەندها جارە هەتیون ئەم ناڵانە نەبوون زۆر کەسی یارمەتیان بە کەسی وانە کاسبیانی ئەم ناڵانە کاسی کاتێکیان بۆ ناکرێ ئەو پیا و کاسبیەکە ئەو پیاوەش خوا بەردی خوا لە گوناحی خۆش بێت ئێستا ئەمانە پێویستیان بە یارمەتی هەیە پێویستیان بە دڵخۆشکەری هەیە وەڵا ئێمە فریای ژیانی خۆمان ناکەین ئەبێ وا چی بکەن ئێمە بەشامان لەوانە بێ هەموو داهاتان لێ ئەەکەین هەر کەسێ لە هەموو دەوڵەمەندەکان لا ئەوەی دەستی ڕاوی خێرەکە ئەوەی خێرخوازە حاچی یارمەتی ئەم ماڵە بدەن بە حەچیەوە یەک بێت لە کەم لە زۆر ئەم ماڵە دراوسی من بووم چەند ساڵێک هەتا باوکەکەیان بۆ باش بووە عەرەبانەی پێ بوو مناڵەکانی بەخێوە کرد هەر چۆنێک هەبوو دوو عەلاگەی بۆ هێنانەوە لە دەرگاو مرتاح بوو مناڵەکانی ئێستا باوکەکەیان نەماوە عەمری خوای کردووە و ڕۆیشتووە ئێستا ئەم مناڵانە هەتیون هەتا بڕێی هەتیون وەڵی من نەمزانی کە پیان وتم باوکەکەیان مردووە هاتم دۆزیمەوە کە دۆزیمەوە هاتمە لای چەند کەسێکم بۆ هێنا چەند کەسێکم بۆ هێنا ماڵی ئاوا بێ هەمووی دەستی یارمەتی بۆ درێژ کرد لەگەڵ خۆما ئەم هێنا ئیسا کە هاتم هەر هیچیان نەبوو ئەم مناڵانە هاتمە سەرەوە بەڕاستی مردم 1 سەعات من ئالێرە گریاوم بەسەر ئەم مناڵانە و بەسەر ئەم ژنا جا دوای ئەوە چووم خەڵکم بان کردو و تومە وەرن دێ دەستی یارمەتی بۆ ئەم ماڵە هاتیوە درێژکەن زۆر داماون هاتوون لەگەڵ خۆمان ماڵیان ئاوایە خوا چەندیان هەیە 1000 ئەوانیانە باتی ئیسەیش خوا لە خێرخوازان و مسلمانان بەزیاکە دەستیان بۆ درێژکەن هەر چۆنێک ئەتوان لە پێی کەم بەکەم و بە زۆر هەرچی چەندێک ئەتوانێن من کابرای قەرزاری ئەمە قەرزاری بوو لە دراوسەکەم چوون بۆ لای حەومان بوو نام 6 مانگ بوو قەرزار بوو چوون لێی پاڕامەوە وتم بیەیتێ نییە بداتێ نەیەیتێ نییە بداتێ وەکو برایەک وەکو مسلمان لە ڕای خوا و ساقەسەری ئەم هاتیوانە گەرنی ئازاکە کابرا لە ڕای خوا ماڵی ئێوەیش و ئەویش ئاوا بێ وتی گەردەن ئازای بەردیوانی خوا بێ لەبەری خاتی تۆ قەی ناکە لەبەر خاتی ئەم هاتیوانە ئەوە باش بوو گەردنی ئازا کرد ئەوە لێ خۆش بوو یەکێکی کەیش هەیە وەی سەتەی ئاڵاوین ئەویش 4 مانگە 3 مانگە لەلایەتی تەلەفۆنی بۆکەین لێرە نیە لە خارجە بەتەبین ئەوش گەردنی ئازاکە ئینشەڵڵا هیچی نەبوو ئەم پیاوە عەرەبانەی کێبوو قابلەوەیەکی ئەوەنەی هەبوو فەقیرە پاری بە عەرەبانەوە نا واللهی هەر چوومەتە ماڵەکەی خۆم مسلمانێ وەکو تۆ وەک ئەم مسلمانە پاری یاومەتێ من پاڕاومەتەوە وتیەتی کە پارەکەم بۆ بردوتە ماڵەوە کابرا ئەوە نەفسی بەرز بە ماڵە نەشوەری نەیەگرت ئەیو نامەوێ حاجی بە کورە من ڕۆڵە بۆ منیش هێناوە لە تاوانە بەو نەوعەیان بەسیاوتم بۆ منیش هێناوە منیش وەرم گرتووە ئەمە هین خێرخوازان هین مسلمانانە بەو نەوعە پارەکەماوە بەسەر یعنی ئەمەنە کابراایکی نەفس بەرز بوو باوکی ئەو مناڵە بەخوا من خۆم چەند جارێ ئەمەش نەکە چوون بە زۆر یاومەتی وتمە ئێوە چەلی ئەوە مەکەن بەخوا مەگەر تەنیا خوا لە دەم بیسێت بەس بۆ منیش هێناویانە ئەبێت تۆ ژوەری گری بۆ ئەو مناڵانە سەرفیکەی تێئەگەی کە باوکەکەشیان ڕۆیشتە ئەمە حاڵەکەیانە نییانە خۆم هاتووم بە ئیندایانە ئەوەش نەکە ئەزانێت چەند جارێک
هاتووم جای وا بۆ وا هاتووم لە جەماعەتی جوعمەی مزگەوتی خانەقەوە هاتووم کەسی لێ نەبوو لە ماڵا ئیتر دوای هاتۆ نەبوو جوعمان ناڕوە ئیستا ئێمە جوعمان سەری لێ دەی ژیانێکی خراپیان هەیە نەک معاشی هەیە کرێتی ماڵانە مناڵەکانی وردە هەتی وە کەسی وایشی نییە کە یارمەتی بە ینی بڵین کەسی ئیسا هەیە لێ ئەخۆمێ کەسی یارمەتیە ئەمە کەسی نیە یارمەتی بە ئەگەر کەسێکیش بناسی ینی وەکو کەسێک وەکو زانەیە وەکو باوکی وەکو ئەوانی لە ئەم خۆ داماوتر و نەخۆشترن ئیستا هەرچی کەسی ئەمەیەتی بەخوامی نەخۆشە نەخۆشی شەگرێتی خوان فریای خۆیان ناکەون وە خۆیان ڕناگەن کرێتی ماڵانن ئەوانیش ئیستا ئەمە حەت کەسێ دەستیان بۆ درێژکە ماڵی ئاوادێ یاخوا وا بزانە وا لە بەهەشتا ئێ مناڵانە هەتیون و بێکەسن و داماون و بێمەعاش و بێموچە و بێ هیچن ئایستا حەقی ئەم خانووە نوازەم ساڵەکە نەیاوە کرێم خانووە ئەوتە لای من ڕۆژتە کرێم خانوونەوە نەیاوە یعنی بە ئافرەت ئەویش ئافرەتێکە وەک ئەم داوا ئاکا بسڵمانێک دەستیان بۆ درێژکە ئەگەر بە جەماعی بێ ئەگەر بە تەنیا بێ ئەگەر دەوڵەمەند بێ یارمەتیان بۆ خانوویان بۆ دروستکەن ئەمانە یارمەتیان بە ئەوەیە و ئەنجا بە پێویستیشە خەڵک یارمەتیان بات هیچیان نییە ئیسا ئێوارە نان دەنبانی نییە بیخۆن ئەکە معاشیش وە لێو ئەویش معاش پڕە معاشەکەی نییە هیچ کەسێک نییە بەخوادرگان لێ بکاتەوە ئیلا خوانە بێت زاخوای گەورە ڕەحمە مسلمانان و خێرخوازان و دەوڵەمەندەکان و دڵباشەکان کای ئیشتەڵا لای خوا لای ڕەحمە دەوان کە ئەوانش ئەمەی بکەنەوە ئیشتەڵا بێن یارمەتێکیان بن و شوێنێکیان بۆ دابین کەن کە بچنێ ناوی لە کرێتی ماڵان دەرچن ئیشتەڵا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. إما أمرك لا مالك هجار مالك ندار ومالك بيباوق دانشتوين لما لا كاتك أما لا أبينين حال ظروفي أما لا أبينين براستي خوما بو خوما ليروا دڵمان ناڕەحەتیەکی زۆری بەسەرا هاتووە کە ئێمە لە حاڵ و باری ئەم ماڵە شارەزاین و پێشتریش ئاگادار بین و ئێستش کە هاتوونەتە ئەم ماڵە لێرە کە ماڵێکی هەژار و فەقیر و ماڵێکی هەتیون. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ومن يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. هەر کەسێ قەرز بدا بە خوای گەورە ئەو قەرزەی بۆ چەند بارە ئەکاتەوە بۆ ڕۆژی قیامەت. طبعا خوای گەورە پێویستی بە قەرزی عەبدەکانی نییە بەڵام دەیەوێ قەرز بدا بە مرۆڤانی کە نەدارن هەژارن. بۆیە لە ئەسنای هاتنە خوارەوەی ئەم ئاەتەی خوای گەورە جەلە جەلالوه ئەبوو دەحداح کە یەکێک بووە لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێوە ئاسا بووە ئەویش هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئایا خوای گەورە داوای قەرز لە ئێمەیە کا قەرز بێتی؟ فەرمووی بەڵێ. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوا تۆ شاهێد بە من باخێکم هەیە 600 دانە بن خوڕمای تێیە هەمووی بە قەرزدا بە خوای گەورە. ئەو کەسانش ئێستش هەن وەکو ئێوەی ئازیز و خۆشەویست جابوویە ئێمە لێرە خاڵی یەکەممان ئەگەر بتواندرێت ئەم ماڵە چونکە زۆر فەقیرن زۆر نەدارن و ماڵێکی بێباوکن ئەگەر بتواندرێ و بێخانون ئەگەر بتواندرێ خانوویەکیان بۆ فەراهەم بهێندرێت ئەوە ئێمە لێرەوە دوعای خێر بۆ هەموو ئەو خێرخوازانە ئەکەین و دەستیان خۆش بێت. و پاشان خاڵی دوو هەموو داواکاریمان هەیە لە هەموو خێرخوازان کە بە هەنای ئەم ماڵەوە بێن چونکە وتمان ماڵێکی بێباوکن هەتیویان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک دەست بەسەر هەتیوێکا بۆ واتایی کە یارمەتی بدات یان کەفالەتی هەتیوێک بکە ئەگەر بۆ چەند مانگێک بێت بۆ ئەگەر بێت و بەردەوام بێت باشترێکە ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە من و ئەو کەسانی کە دەست بەسەر هەتیوێکی بێباوکە ئەهێنن ئەوانە لە ڕۆژی قیامەتە وەکو ئەم دوو پەنجەیەوان یعنی لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. جا بۆیە ئەگە بتواندرێت کەفالەتی ئەم هەتیوانە بکرێن کە بێباوکن بێنازن بەڕاستی ئەوانەی کە باوکیان نییە ئەزانن کە بێباوکی چەندە ناڕەحەتی و ناخۆشیە. جا بە تایبەتی بۆ مناڵانێکی ئاوەهاش بێناز هەر کەسێک یارمەتیان بدا بە تەئکید خوای گەورە لە دنیا و لە قیامەتیش ئەجر و پاداشیان دەداتەوە. مەشترسن لەوەی بڵێن ئێمە خێرەکەمان کەمە چونکە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئەگەر دەفەرمێ مەڵێن ئێمە خێرەکەی ئێمە کەمە نایکەین چونکە نەکردنەکەی لەوە کەمترێکە. ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێت اتقوا النار ولو بشق تمرة. ئێوە خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن با بە لەتە خوڕمایەکیش بێت. جا بەخشینەکانی ئێوە دێتە ناو ئەم
دێت بۆ ئەم ماڵە خۆشەویستە دێتە ئەم ماڵی کە ماڵێکی بێ باوکن ماڵێکی بێخانون ئەگەر بێت و کەسێک وەکو باسمان کرد بکرێ خانوویەک فراهەم بهێنرێ باشتر ئەوانەشی کە ئەگەر بێت بەسەهم بەشداری بکات لە دروستکردنی ئەم خانووە هەر شتێکی چاکە و ئەگەر پارەیەکی کەمیش بێت هەر شتێکی تریش بێت بە تەئکید بەدەستی ئەم ماڵە بێباوکە و ئەم ماڵە هەژارە دەکات چونکە ئەمانە دەستانێکی ئەمینن لێرەوە بێتەوە ئەم ماڵە و پاشان ئەزر و پاداشەکەشی ئێوە بۆ ڕۆژی قیامەتە خوای گەورە جەل جەلاله لە قورئانە ئەفەرمێتی وەیوڕبی الصەدەقات خوای گەورە بەخشینەکانتان بۆ پەروەردە ئەکا وەکو تۆ چۆن مناڵەکەی خۆت گەورە ئەەکەی لە ساڵ دەبێ بە 2 ساڵ و خزمەتی ئەەکەی بۆ ئەوەی گەورە بێت و بەروبوومەکەی ببینی خوای گەورە ئەفەرمێ بە تەئکید ئێمەش ئاوەها سەدەقاتەکانتان بۆ پەروەردە ئەەکەین جا بۆیە ئێمە دووبارەی ئەەکەینەوە لە حاڵی ئەم ماڵە ئاگادارین هەر کەسێک بێ چاوێک بەم ماڵا بخشێنێت و بێ سیرێکی ئەم مناڵە بێباوکانە بکات ئەو جا ئەزانێت کە حاڵی ئەمانە چۆنە لە نزیکەوە بەڵام ئێمە دەبینە شاهێدێک لێرا کە نزیکی ئەم ماڵین و خزمی ئەم ماڵین ئاگاداری حاڵیانین ئێمە لێرەوە بانگەوازمان بۆ هەموو خواپێداوەکانە بۆ هەموو خێرخوازەکانە بۆیە ئێمە لە کۆتاییە دووبارە داوا لە هەموو خێرخوازان و هەموو خواپێداوان ئەوانەی کە خوای گەورە سەرەت و سامانیان پێبەخشیون بەشدار بن یان لە کردنەوەی خانوویەک بۆ ئەم ماڵە هەژارە کە کرێچین وەڵا کرێی خانوویان زۆر قەرزارن و کرێکانیان پێ نادرێت یان ئەوە تا بەشدار بن لە سەهمی ئەم خانووە یان ئەوە تا کەفالەتی ئەم هەتی و بێباوکانە بکەن خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک باتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بەناوی خوای پەروەردگار الحمد لله حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. أما الله كإما دانشتين للايان وآقامان ليان بو پیش ئێستەیش بەڕاستی قەرزاری ڕووی تێکردوون بەواسطەی ئەوەوە کە دانیشتون و ژیانیان نەبووە و ئیش نەبووە و کەسابەتیان نەبووە و ئەمڕۆژ ئەگەر مسلمانان دەستی یارمەتی درێژکەن بۆیان هەر لێرەوە ئێمە زۆر سپاسیان ئەەکەین و دوعای خێریان بۆ ئەەکەین دەڵێن خوایە چەندە یارمەتی هەژار ئەدرێ لە وڵاتە خوایە بە حەوقات بۆیان بنێریەوە خاستن بە تایبەتی ماڵێکی ئاوا کە ئەم ناڵانە باوکیان فەوتی کردووە خواعافیکە و باوکیان نەماوە و ئەمڕۆ بەڕاستی ئێمە سپاسی ئەو کەسانە ئەەکەین کە دەسەڵاتدارن لە توانای پارەدا و یارمەتی ئەدەن بە حەقەت کەسێک لە دنیاە لای خوا بەختەوەرە کە دەستی یارمەتی درێژەکە بۆ ماڵە هەتی و ئەمڕۆ ئەمانە باوکیان نەماوە بەڕاستی نەبوون نەداران ئێمە کە نەشزانین و ئاگامان لێ نەبێ و نایزانین لەوانە کرێ ساڵێک 2 ساڵ فەقیر و هەژارن کرێ ساڵێ 2 ساڵ کریان نایابێ کرێ قەرزار بن جا هەر کەسێک بیەوێ دەستیان بۆ درێژکا و کرێکەیان بۆ باو ماڵیان مزەیەنکە و معەتەرکە ئەوە خوای تەعالا ئەو کەسە معەتەرەکە لە قیامەتە و ئەو کەسە مزەیەن ئەکات تەئمینیش بە هیچمان نییە ئیلا ساحەبی چاکەکان نەبین چونکە بەڕاستی گەورەترین خەسڵەتە بۆ ئەو ئینسانانێک کە بەدەستی هێنن و ئەمڕۆ هەیانە و دەستی یارمەتی بۆ موسڵمانان درێژ ئەکەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 750 25 55. لە ڕۆژگارێک ژیان بەسەر ئەبین ناهەمواری و
ناخۆشی و ناسۆریەکان زۆر زیاترن لە خۆشی و خەندە و پێکەنینەکان بە تایبەت ماڵە هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی ئەو قەیرانە دروستکراوەی کە بۆ هەرێمی کوردستانیان دروست کردووە و هەژاران و نەداران و منداڵانی بێباوک ڕۆژ لە دوای ڕۆژ چا بۆ فرمێسکتر و دڵتەنگ و ناڕەحەتی زیاتر دەچێژن بۆی ئێمە لە بەخشینەوە ئەرکی ئێمە قورستر ئەبێ و هاوکاری و کۆمەچەکانی ئێوەش ئەبنە فریادڕەسی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ئێوە ببینن کاتێک ماڵێک نەفرێک یاخود دوو نەفەریان یاخود خاوەن خێزانەکە لە ژیاندا ماوە و ڕۆژانە کار و کەسابەتێک ئەکا و یاخود موچەیەکی هەیە ئەگەر کەمیش بێت بەڵام لەولاوە تووشی قەرزاری و ناهەمواری و کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی لە ژیان دەبێتەوە و مناڵەکانی تا ڕادەیەک بێنازیان پێوە دیارە بەڵام بێنە بەرچاوی خۆتان ئەو چرا ڕۆشنە ئەگوژێتەوە و کۆڵەکەی ماڵ ئەڕوخێ و چەتری ماڵ نامێنێ ئەوسا مناڵی بێباوکی بێناس لە کرێچێتی ئەبێ ژیانی چۆن بێ ئەبێ چۆن شەو ڕۆژ بڕێکات ئەبێ ساتەکانی چۆن بژمێرێت بیر لەوە ئەکاتەوە لە دراوسێکانە باوکیان دێتەوە و بەڵام ئەوان کاتێک دەرگەدا ئەخن هەمیشە داخراوە کەسێک تەقە لە دەرگا نادا بە عەلاقەکانی دەچێەوە بێتەوە مژدەی خۆشی و شادی و دەست بێنێ بەسەریاندا بەڵام کاتێک ئەوەی ئازیز و خێرخواست ئەبنە فریادڕەسی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان بێگومان لە دنیا سەربەرزانە ژیان بەسەر ئەبن و ناهەمواری و ناخۆشی و ناسۆریەکانی منداڵانی بەباوکیش کەم دەبێتەوە و ئازارەکانیان دابەشەکەین بەسەر خۆماندا ئێمە لە بەخشینەوە لاڵقیەم جارەدا ئەم ماڵە بێباوکە بێنازەمان بە ئێوە ناسان داواکارین لێوەی ئازیز و خۆشەویست بە هەماهەنگی بتوانین خانوویەکان بۆ دروست بکەین و لە ناخۆشی و ناهەمواری ژیان ڕزگاریان بکەین. ناو کامەرا حەسەنە لە دانیشتووی گەڕێکی شارەوانیم لە ساڵی 96ەوە هاتوومەتە ئێرە لێرە ئەم قانون دروست کرد بە بەرد و بە بلۆک و بەقوەر پیشەم کرێکاریە نۆستا خێزانم دارێکم چێتە ماڵ و حاڵی خۆیەوە ئێستا هەشتی شەوی دووشەمە لە سێشەمە سیانزەی مانگ خانۆکەم ڕوخا بەهۆی بارانەوە بۆهۆی بارانی ڕەحمەتی خوای گەورە ڕوخا هەتر لە تاوە خزم و کەسوکار و دۆست ئیتا خانەکە چۆڵکە و خانەیشیان بۆ گرتم بەکرێ چووەتە ناوی سەدانیشتیە ئێستا منیش دەسەڵاتە نییە کە خانەکە چاک بکەمەوە هەتی داوای هاوکاری لە خۆشەویستان و دۆستان و مسلمانەکەم کە هاوکاریمان کرد بڵێن چەند سەرخێزان لێرە ئەژین ئێستا 8 سەرخێزانی ئەو ژوورەی کە ڕووخاوە ئەو شەوە بڵێن مناڵەکان لەوێ بوون ئەو شەوە سێ مناڵی تیا بوو لێرە خۆڵحەملا مناڵەکان سەلامەت لەخوای گەورە بەزێنە ئێستا پیشە چییە کاکەم؟ کرێکاری بڵێن ڕۆی ڕۆژانە یا حەماڵیەکە یا وڵاتاوێکیشی بوو جەنابێک کە تەلەفۆنم بۆ کا بۆ ئیژە چم لە ئیژی بۆکەمەوە ئیشە کرێکاریە ئاراڵا بەزەوە داوای چیەکەی لە خێرخوازان داوای لە خێرخوازانەکەم هاوکاریمانکەن و بێن بەدەنگمانەوە کاکامەرانێمە بڕی 2 ملیۆن دینار وەکو هاوکاری بۆ بەڕێستمان هێناوە لە بەرنامەی بەخشین کە سەر بە دەستگای بەخشینی خێرخوازیە بۆ هیوای خوای پەروەردگار بیکاتە مای ئەوەی کە بتانی چارەسەرێکی سەرەتایی پێ بکەین ئینشاءڵڵا بۆ خانەکەت خوای گەورەی چاکەی ئەوش بوون نەکاتی و خوای گەورە لێ ئێمەتان نەسەنێ یاخوا هەردەم پێشکەوتوو بن
کەناڵی بەخشین هەردەم هەموو کاتێ بەدەم فەقیر و هەژار و داماوێت زۆر سوپاسی هەموو ئەو کاریەکانەکەم. ناوم محەممەد حسین عەلیە دانیشتوو شاری سیسایەقم و هێزاکە هەردوو گورچیلەکەم سز بووە و هەفتانە دوو جار غەستی گورچیلەکەم و هەردوو قاچیشم لە کارکەوتووە ناتوانم پێی بڕۆم وە چاوێکم تەواو نییە و چاوەکەی تریشم بە تەڵقی ئەبینێ نەخۆشی شەکرە و زەختیشم لەگەڵایە. ئیتر ئاوا ئەمانە زۆر هیلاکی کردوم و زۆر خۆشم خاوەنی 6 سەرخێزانم و هیچ داهاتێکم نییە و هیچ مەعاشێکم نییە و لە هیچ شوێنێک تەنانە لە ڕێی خێرخواز نەبێ یارمەتی مەدا هیچ شتێکم نییە بەخوا هیچ داهاتێکم نییە لە خوای گەورە بەزیا بە نوێژەکانم لە شوێنی خۆماکەم بست ئیتر ناتوانم هەست و کەوت بکەم بڕۆم بەم لاولا بەخوا ئەم دیوە و دیوم پێەکە. کاک محەممەد ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی توانیمانە بڕی 1,500,000 دینار وەکو هاوکاری بۆ بەڕێستان خوای گەورە یارمەتی بەرنامەی بەخشین با بۆ خاتینەوە پیرۆزەکانی خۆی کە ئەتوانێ هاوکاری ئەم داما و نەخۆش و نانە بکە خوای گەورە یارمەتی ئەو خێرخوازانە با بۆ خاتینەوە پیرۆزەکانی خۆی خوای گەورە دەستگرێ بە باڵیانەوە خوای گەورە یارمەتی ماڵ و مناڵیان با خوای گەورە ڕزقیان بە 1000 قات بۆ زیاوکە خوای گەورە بەرنامەی بەخشین پایەدارکە و بەرنامەی بەخشین حتا ماوە هەر هەبێت و هەر پایەدار بێ بۆ ئەوەی کەوا ئەتوانێت ئاوا هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکە یا ڕەبی بۆ خاتینەوە پیرۆزەکانی خۆی سەرکەوتوو بێ لە کارەکانی. من ناوم ڕۆڤ عەبدوڕەحمانە و خەڵکی بازیان و لە سیسایەق دانیشم لە تەپەڕەش. چەند سەرخێزان؟ وەڵا 7 سەرخێزانم. گیر و گرفتی تۆ چییە؟ وەڵای گیر و گرفتەکەی من ئەوەیە توانای هیچ شتێکم لێ خۆم کە نەخۆشم فقراتی پشتمە خێزانەکەشم کە نەخۆشی درێژخایانی هەیە ئەنی دەسەڵاتی ئەوەم نییە کە بتوانم مانگانە 150,000 بۆ لە شوێندابینی بکەم کە بتوانم بیۆم بۆ خەسخانی بەرم لە دەسەڵاتمانیە و تواناشم نییە بە ڕۆژان ناتوانم ڕۆژی یەک پارچێکی بۆ بکڕم لە دەسەڵاتما هەیە پارچەکە جاروواچم 1000 پێدەم ئەگەر لە توانامە بێکرم لە تواناشمانە بێ دوکانێکەیە ماڵی ئاوا بێ و مەمنونی بەقەرێک خوای گەورە خێریشی بنووسێ بار هاوکاری مەکە دەستێ دوان مەدات هێر ئاوا بۆ خۆمەڵێ ئەو بۆ مناڵەکانی بەرەوە کچێکیشم هەیە ئێستا زۆرە ترسیار کە باسیگمە لەرزەکەن ئەو نەخۆشەکە یەکسەر منیش هیچ چارێکم نییە لەبەری نازانم چی ڕوو بکەمەکوێ پەنامێناوەتە پەنامێنا بۆ ئێوە بۆ خێرخوازانە گەر هاوکاریەکم بکەن هاوکاریەک بکەن خوای گەورە خێران بنووسێ و خوای گەورە پاداشتیان باتەوە بۆ خاتی قورئانی عەزیم. کاگڕۆفێ من لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بەهۆی ئەو هاوکاری خێرخوازان خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنە بە سەریانە کە ئەگا بەدەستمان بۆ خەڵکانێکی وەکو بەڕێستان ئێمە توانیمانە بڕی 1,000,000 دینار بۆ بەڕێزت وەکو هاوکاریەک دابین بکەین ئومێدەوارین خوای پەروەردگار بیکاتەمایی خێر و بیکاتەوەی کە جێیەک بۆ بەڕێزت بگرێت. خوای گەورە پاداشتی ئەوانە باتەوە کە هاوکاری منیان کردووە و خوای گەورە بە بەهشتی بەرینیان شادکە و ئینشاء الله دەست بە گیرفانی خاڵیان نەکەن بۆ خاتی قورئانی عەزیم
من مەمنونی ئێوەشم و مەمنونی کۆمەڵی ئیسلامیشم بە قەریەک دنیایەک و مەمنونی خێرخوازانیشم و خوای گەورە پاداشتان باتەوە بۆ خاتی قورئانی عەزیم. خوای گەورە بۆتان بنووسێ بە حەجێکی زۆر زۆر گەورە. پێشەکەی بە خێراتمتانەکەم بۆ کەناڵی پەیام هاتوونە بۆ ماڵی من خۆم و خێزانم کەمەندامی ناوم دانیال عوسمان فەرەجکەریمە خەڵکی چەمچە ماڵم دانیشتوی 3 ساعت دەخەم بەسەراتێکم بەسەر هاتۆ تووشە حادیسەیە بوو مەیسە مەبلەغی پارەیە بۆ عەمەلیاتی قاچم کە بیکەم ساحەبی 2 مناڵم من تووشی جەڵدە بووم 5 دانە مانگە تووشی جەڵدە بوو مەیسە لە ماڵەوە کەوتومە. خوای گەورە خێرخوازان سەربەرز و سەربەڵند بکە، خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەریانە. ئەمە و هاوکاریانەی کە دێت بۆ دەستگای بەخشین بۆ خەڵکانێکی وەکو بەڕێزت ئێمە توانیمانە 1,500,000 دینار هاوکاری بەڕێزت بکەین بۆی کە بتوانین خوای گەورە بیکات لەگەڵ شتێکی ترا ببێت بەمایی چارەسەر بۆ تۆ. دەستان خۆش بێ مەساکیان. من زۆر مەمنونی بەرنامەی بەخشینم کە هاوکاری منی کردووە. من پێشتر توانی ئیشی خۆم کەم بەسە دەسەڵاتم نییە و دەست کوردم و خۆم و خێزانم کەمەندامین و کرێچین. هیوادارم خێرخوازان و مەمنونیم بەرنامەی بەخشین و مەمنونی ئەو کەسانشم کە هاوکاری منیان کردووە. خوا جەزایان باتۆ یا ڕەبی. مەمنونی ئەو کەسەشم کە هاوکاری من کە ئیسەمە عەمەلیاتەکەم زۆری تێچێ و دەسەڵاتیشم نییە لە بۆنەی ئەم قەیران و ناتوانم هیچ کار و کاسبیە بکەم هاوکاریم بکەن بۆ خێرخوازان مەمنونیان نەبم. عوسمان ئەمین عەبدوڕەحمان دانیشتووی شارۆچکەی عەربەتم. لەبەر ئەوە کەم دەست و فەقیرین تر خوای گەورە ڕەحم بکا بە هەموو لای ئینشەڵڵا. گیان وەڵا 6 سەرخێزانی مامۆسەگیان. بەڕێزت هیچ نەخۆشیەک وەڵایی نەخۆشینی زەختم لەگەڵایە تووشیم نەخۆشینەوەش دەفتەر و شتەکەمە لە ماڵەوە عیلاج و دەفتەر و شتی یاوە پێم دکتۆر. ئیتر جاری وا هەیە وام لێ ئەکاتە کە ئیتر لە هۆشی خۆمە بە ئیتر بێتاقەتم ئەکا ئیتر ئەوەتانێ لە عنایی توانای ئیش و کار و کەسابەتم نەماوە. ڕۆژانە ئالە و ئەچین بۆ عەلوە حەماڵی ئەەکەم حەماڵەکەش بەخوا ئیتر ئەوەتانێ ژیان ستەمە. وەڵا خۆم ئیشمەکەی سا خۆشم ئەڵێم ئەڕۆم لە بۆ عەلوەکە بەس ئەم کاکە ئەم کوڕە گەورەکەم ئەم عەرەبانە شتمان بۆکە مخەباشتەیەنێ ڕۆژانە ئەی فرۆشێت ئیتر چاوەڕێ یەکەم کەرەمی خوای گەورە و دووەم چاوم لە دەستی ئەو شەی ئینشەڵڵا. خوا تۆ ئاگاداری ڕۆژی وا بووە 1000 دینار پێ نەبووە بۆ کرێساری عەلوەکە وام لاتەوتمە بە پێ ئەڕۆم بەستمە خوای گیان پشت بە تۆ بەسم بە تۆ بە قدرەتی و گەورەی خۆت دە بەخوا ئیتر هەرچێنە بێ خوای گەورە پەکی نەخەزین تایسەتە بەڵام ئەم کوڕە ئیش ئەکا ڕۆژی 5,000 بۆ تێرێتەوە بۆ مەسرە پۆشتەکە جاری وایە تاخیرەکەوێ کرێ خاوەن خانووەکە هادوتی وەڵای منش تەحەملم نەماوتم دە وەڵای دەسڵاتم نییە پەنا بەخوای گەورە خوا دەروێکمان لێ بکاتەوە بەخوا هەردوو مانگە هەر سێ مانگە خەمە سەر ئەو چاومە بوو ئەتر وتی ماڵی ئەوە بێ لەگەڵ تەواوەتی ئەم مانگەش لێتەوە سم بەس سەری مانگە بێت چۆڵیکەی ئەگەر نەبوو ئەبێت چۆڵیکەوتم حەولی بۆ دەم پەنا بەخوای گەورە هیچ داهاتێکی ترمانێ هیچ مۆچەیە بخوا هیچ مۆچەیەکم ئیلا ئەو ڕەنجی خۆمە نەبێت لەوە پێشیش مەکرد کە عەرزم کردی ناناوەشتم بوو ڕۆژی 15,000 مە هەوردەوە بەیان خوانەی بڕێخوا ئێستش خوا هەر دەرو داناخای ئینشەڵڵا خوا ساحێب ڕەحمە لە بسڵمانانیش لە هەموو خوای گەورە ڕزق و پیت و بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیانەوە. ئێمە لە بەرنامەی بەخشین بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزت بەڵێ بە قوربانم خواگیان لیان بەزیاکە خوا لیان قبوڵکا بۆ خاتری ئەو قورئانی پیرۆزە خواگیان ڕەحمیان لێ بکە خوا ڕزق و بەرەکەتیان بدە خوا بۆ خاتری ئەو ناوە پیرۆزانەی خۆی بۆ خاتری ئەو کە ئەم دەروی لە من کڕۆ خوای گەورە خوا دەرویان لێ بکاتەوە خوا لە بەهەشتی بەرینە جیان بکاتەوە لەگەڵ ئێوە خوای گەورە.